بەڵێ بەڕێزان هەڵبەت وا دیارە لە هەفتەی دووەمدا جەنگ و موشکبارانی هەردوو وڵات ئیسرائیل ئێران هەڵبەت ئەم دوو وڵاتە لە مێژە ناکۆچی و ناڕێکی لە نێوان هەندایە میوانداری زۆر بەڕێز جواد خەلیل مامۆستامان کردووە کە هەمخۆی شارەزای بواری مێژووە ورد و دریشتی سەرەتای ناکۆچەکانی نێوان ئێران و ئیسرائیل وێمە باسەکە لەگەڵ مامۆستا جوادە گفتوگوکەین مامۆستا بەخێر بێی خۆشحاڵم جارێکی دیکات بینمەوە دەزانیمانێ بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ دەستپێکەمێ بزانم دەستپێکی ناکۆچی و ناڕێکی نێوان ئیسرائیل و ئێران مێژۆکەی بۆ کێگەڕێتەوە بێگومانەوەی کە متابعی ئەم ململانەیی کۆتایی ئەم جەنگی کۆتایی نێوان ئیسرائیل و ئێران بناگەدارن لەوەی کە هەر لە ڕۆژی سەرەتایی دەستپێکردنی جەنگەکەەوە کە بنیامین ناتانیاهۆ چووە قودس و چووە لای دیواری جووەکان لەوێ قسەیەکی کرد وتەیەکی وت کە باسی لەوە کرد زاراوەی شێری ڕاپەڕیوی بەکارێناوەکو ئاماژەیە بۆ زاراوە تەوراتیەکە کامە بۆ خۆی بنەمایەکی هەم مێژووی هەم ئاینی هەیە و ئەوەش ئەگەێنێت کە ئەم جەنگە پێشینەیەکی مێژووی هەیە شتێک نییە ڕوا لە خۆڕامڕۆ دروست بوو بێ زاراوەی شێری ڕاپەڕی و کە زاراوەیەکە لە تەوراتە هاتووە لە کتێبی پیرۆزی جووەکانە و لە کتێبی ژمارەکانە ئاماژەی پێکراوە بۆ دوو ئاماژە بنیامین ناتانیاهۆ بەکارهێنا ئاماژەی یەکەم وەکو ئاماژەیە بۆی کە شێری ڕاپەڕی و کە گەلی جوو بوون لە سەردەمی دەسڵاتی ئەخمینیەکانە دەسڵاتی فارسەختی ئەخمینیەکانە توانیان ئیمارەتی بۆ خۆیان دروست بکەن ئیمارەتی یەهودیەکان ئیمارەتی شاری یەهودیەکان کە ئیمارەتێ بوو لە سەردەمی ئەخمینیەکانە وەکو ئاماژەیەکیش بۆی کە خەڵکی ئێران ڕاپەڕن بەرامبەر بەو دەسڵاتی کە ئێستا لە گۆڕێ و حکمیانەکات و ئاماژەی دووەمیشیان کە زیاتر ئاماژەیەکی سیاسیە بۆ جێگردنەوەی دەسڵاتی سیاسی ئەمڕۆی ئێران ئاماژەیە کە ئەو زاراوی شێری ڕاپەڕیوە کە هەنێک چاودێرەنێ چاودێری سیاسی و لێکۆڵەر و توێژەری بواری ئێران ناسی ئاماژە بۆەکەن کە ئەمە بۆ خۆی ئاماژەیە بووە بۆ ئەو ئاڵایی ئێران کە لە پێش هاتنی کۆماری ئیسلامی ئێرانە هەبووەوە تا ئەو ئاڵایی کە ئاماژەی شێری تێدا بووە و شێری شۆک و ئەزان ئاماژەیە بۆ شا ئەمە ئەوە گەێنێکە ئێران نیازیەوەی هەیە لە ڕێی ئەم ناونانەوە لە ڕێی ئەم زاراوەیەوە کە بەکاریە ناوە بۆ جەنگەکەی دوو ئامانج بپێکی یەکەمیان بە ئێران بڵێ کە ئەمە شەڕێکی مێژوویە لەگەڵ تۆ یکەم و تۆڵەت لە یەکەمەوە و بە هەمان شێوە پێشی بڵێ کە من جێگرەوەکەم بۆ دەستنیشان کردووە کە ئەویش کوڕی شای ئێرانە دیارە کە ئەمە ئەگەرێکی ڕەنگە ئەگەرێکی لاواز بێت لە ناوخۆیان تەماشا بکرێ بەڵام بێگومان ئەگەری دڵخوازی ئیسرائیل و ئەمریکیەکانیشە بە هەمان شێوە ئەبینە سەر دەستپێکی ئەم ناکۆشیانە مەسەڵەن تۆڵی سامە کە بەناوی شێری ڕاپەڕیەوە دەستپێکی هێرشەکانی بوو گەڕانەوە بۆ پێش کۆماری ئیسلامێکە لە سەردەمی شایە پەیوەندی نێوان ئەم دوو وڵاتە چۆن بوو مەسەڵەن ئیسرائیلی ویستم ئاماژە بۆ بکەم بە شێوەیەکی گشتی لەو گەڕانەوە مێژوویە کە شەڕەکە بوعدێکی ئاینی و بوعدێکی مێژوویە دیارە کە ئێرانەکان شنیان لێ ناوە گەڕانەوەی عەلی بۆ فەتحی خەیبەر و خۆش ئاگداری کە ئەمە ململانەیەکی مێژووی دوور و درێژە کاگەڕێتەوە بۆ نزیکەی 1400 ساڵ لەمەوە پێش بەهەرحاڵ لەوەی کە ئێمە ئەمانەوێ بیزانین کە لە ئێرانیەکان لە سەرەتایە مێژووی پەیوەندەکانیان بە جووەکانەوە مێژوویەک بووە لە بەرزونزمیە لە ململانیا و ساتەوەختی ئاشتی بۆ ساتەوەختێکی تر شەڕ بووە بۆ نمونە لە سەردەمی شۆڕشی مەشروتەیە کە پێش هاتنی کۆماری ئیسلامی ئێران و پێش ئەوەیە کە ڕزا شاش دەسڵات بگرێتە دەست لە شۆڕشی مەشروتەیە لە پەرلەمانی میلی ئێرانیە ما بە جوولەکەکان درابوو کە نوێنەرایەتی خۆیان نەبێت لە ناو پەرلەمانە و هەموو مافێکی هاوڵاتی بوونیان پێدرابوو بەڵام دواتر لە قۆناغەکانی دواترا کە ململانەیە لە نێوان جووەکان و دەسڵاتدارانی شیعی ئێرانە دروستە بێ ئەمە ئەبێتە کێشەیە کە ئەم ناکۆکیە نەوێرن ئەم پەیوەندیە بە ئاشکرا باز بکەن بەڵام لە ساڵی 1948 کاتێک کە لە 14 مارسی 1948 دەوڵەتی ئیسرائیل ڕاگەیەنرا ئیسرائیل خۆی وەکو دەوڵەتێکی سربەخۆ ڕاگەیان لەناو ئەو وڵاتانەی کە دانیان ئەکەونە و ئەو سەرەتای دانان بە دەوڵەتی ئیسرائیلە لە ناو وڵاتە موسڵمانەکانە ئێران بە پلەی دووەم دێت لە دوای تورکیا دیارە ڕاستەخۆ دانی پیانە ناو دانانەکەشی دانانێکی دیفاکتۆیان نەبوو دانانێکی ئەوە نەبوو کە بە ئاشکرا بە فەرمی دانی پیا بنێ بەڵام لە ئەرزی واقع مامەڵەی لەگەڵا کرد ئەبینین دوای ساڵی لە ساڵی 1949 لە 28 مارسی 1949 دەستەکەن بە مامەڵەکردن لەگەڵ ئیسرائیلە بەڵام دیارە ئەم مامەڵەکردنەش زۆر ناخێنێ لە ساڵی 1950 کە پەیوەندیەکەیان دووبارە تێکەچێتەوە بە حکومەوەی کە دکتۆر مصدق دێتە سەر حکوم کاتێک کە دکتۆر مصدق دێت ئەم پەیوەندیانە لەگەڵ ئیسرائیلە ئەپچڕێنێ
و پێی وایە کە ئەو پێویستە لەگەڵ وڵاتانی دراوسیا بچێتە ئەو جەنگەوە کە دژی ئیسرائیلە لانی کەم لە ڕووی ڕاگەیاندنەوە لانی کەم لە ڕووی ئامادەسازیەوە نەک بە چەک و تەقەمەنی و بە شەڕی ڕاستەوخۆ. بەڵام دواتر کە شای ئێران دێتەوە و دەسڵاتی خۆی بە تەواوەتی بەسەر ئێرانە ئەسەپێنێ شای ئێران ئەبێتە لەگەڵ ئیسرائیل بنە خاوەن دژمنێکی هاوبەش کە ئەویش عێراقی عەرەبیە. عێراق لەو کاتانەیە ببوو بە دژمنی سەرەکی ئێران بوو ئەوەی کە خۆی لەم دژمنە دەرباز بکات و لە سەر بنەمای ئەو سیاسەتەی کە ئەڵێ دژمنەکەم دۆستما پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیلە زۆر بەرفراوان کرد بە تایبەتی پەیوەندی ئابوووریەکانی بیرمان نەچێت 140 داهاتی نەوتی ئێران بۆ ئیسرائیل دەچوو لەوێەوە پەیوەندیە نەوتیەکانیان دروستە بوو و دواتر لە ڕێی پەیوەندی بەهێزی نێوان شای ئێران و ئیسرائیلەکانەوە نەوتی ئێران ئەبرای ئیسرائیل و لەوێەوە هەناردەی وڵاتانی ترەکرا. واتە ئەم پەیوەندیە بە هەرچەنە بە فەرمی نەبوو بە فەرمی کەسیان نەتوانی باسی بکەن ئاماژەی پێ بدەن لەبەر بارودۆخی ناوچەکە بەڵام ئەو پەیمانێتیکی ژێربەژێری بەهێزیانە بوو. ئەمە بەردەوام بوو تاوەکو هاتنی جمهوری ئیسلامی بۆ سەر دەسڵات شۆڕشی ئیسلامی ئێران ئەوەی کە دوایەوەی کە خمینی ئەگەڕێتەوە تا پەیوەندەکان ئاسایی بۆ بەڵام بە شێوەیەکی ئاشکرا نەبووە. لە 79 کاتێک کە خمینی ئەگەڕێتەوە کاتێک کە جمهوری ئیسلامی دامەزرێنێت یەکێک لە بنەماسەرێکیەکانی ئەو دەوڵەتە ئەوە بێت کە ئەوان لەسەر بنەمای دژایەتیکردنی ئیسرائیل و ئەمریکا دامەزراون چونکە لەناو ئێرانە لە سەردەمیشایە کۆڕایەک دروست بوو کە چۆن دەسڵاتدارانی ئێران دۆستایەتی لەگەڵ جووەکان ئابەستن دۆستایەتی لەگەڵ ئیسرائیل ئابەستن لە کاتێک ئامان وڵاتێکی موسڵمانن دوشمە لە مێژنەی مەرگ بۆ ئیسرائیل مەرگ بۆ ئەمریکاش لەناو خەڵکا هەبوو بەڵام خومینی پراکتیزی ئەمەیە کە لەمەی یەناوە سەر مەیدانی سیاسی و کردی بە دروشمی سەرەکی خۆی بەڵام بیرمان نەچێت تەنانەت لە دوای شۆڕشی ئیسلامی ئێرانیشەوە ئەم پەیوەندیە نەگەشتە و ئاستەی کە پەیوەندی ئابوووریەکانی نێوان هەردوو وڵات بپسڕێنێ پەیوەندی ئابووری لە نێوانیانە هەرما بوو. ئێمە زانین کە کۆمەڵێک بەڵگە و کاتانە کە لە سەروبەندی شەڕی عێراق و ئێرانە کۆمەڵێک بەڵگە بڵاو کرایەوە کە ئاماژە بوون بۆ هەبوونی پەیوەندی بازرگانی و ئابووری بەهێز تەنانەت فرۆشتنی چەک لە ڕێی ئیسرائیلەوە بە ئێران بۆ دژایەتیکردنی عێراق لە شەڕی عێراق ئێرانە. بەڵام وەکوتر لە ڕاگەیاندنەکانە و لەسەر ئاستی باڵا دەسڵاتدارانی ئێران و ویلایەتی فەقی بە ئاشکرا دژایەتی خۆیان بۆ ئیسرائیل ڕاگەیان و دروشمی مەرگ بەر ئیسرائیلیان بەرز کردەوە. ئەمە بەردەوام بوو تا و ئاستەی کە ئێران کە بینی ئیسرائیل چۆتە نێو وڵاتانی ترەوە ئەوێت چالاکی بکە لە نێو وڵاتانی کە لە دەوروبەری ئێرانن و لە نێو وڵاتانی کە کەونە خۆڕاتی ناوڕاستەوە ئەمیش دەستێوەردانی خۆی دەست پێ کرد. ئێمە بینی لە 82 کە شەڕی ناوخۆی لوبنان دەست پێکات لەگەڵ دەستێوەردانی ئیسرائیلە ئێران شەچێتە ناو شەڕەکەەوە و لە ڕێی حیزبوڵڵاوە نوێنەرایەتی خۆی لە ناو وڵاتەیە دامەزرێنێ. ئەمە بەردەوام بوو تاوەکو کە لە 7 ئۆکتۆبەرە کە تۆفانی ئەقسا سەری هەڵدا و ێرش کرایە سەر ئیسرائیل و ئەو شەڕە گەورەی لێککەوتەوە دوجار حەماسی تێکشکان و دوجار کە غەزە وێران بوو دواتر پەلاماری حیزبوڵڵا درا ئەم شەڕە ئیسرائیل لەوە تێگەیشت کە پێویستە شەڕی ئەوانەی کە شەڕی بە وەکالەتەکەن بۆ ئێران لە ناویان برێت. واتە شەڕی ئێستای ئێران و ئیسرائیل باگراوەندێکی مێژوویی دوور و درێژی هەیە و لە ماوەی 2 ساڵی ڕابردووە ئەم شەڕە لە ڕێگەی لە ناوبردننی ئەوانەی کە شەڕی بە وەکالەت بۆ ئێرانەکەن درێژەی کێشە تاوەکو گەیشت بم دووەفتەیە ڕابردووی کە بە تێگەیشتنی شەڕی ڕاستەخۆی نێوانە تێگەیشتنی تۆ ئەم ململانی نێوانم دوو وڵاتە هەوندەی فاکتەرێکی ئاینی زاڵە بەسەرە لە پشتیەوە نیوێندە فاکتەرە سیاسەکە نیە ئەمریکاڵێن ئێران بە نیازی چەکیە تۆم و پیتاندنی یۆرانیۆمە بێگومان هەموو ئەو شەڕانی کە لەم ناوچەیە ڕوەدەن لە خۆڕڵاتی ناوڕاستە بەڕاستی لە ڕووی مێژوویە کاتێ سەیرانەکەی هەمویان بەشێک لەوانە باگراوەندی مێژووی لە پشتیان بووە ئەگەر نەڵێن هەمویان بەشێکی زۆریان باگراوەندێکی ئاینی لە پشتیان بووە. ئێمە زانین ململانەیەکی گەورەی ئاینی لە نێوان جووەکان و مسلمانەکانە هەیە وەمە لە کەس شاراوەنیە و ئێران ئێستا خۆی بە ڕابەری کۆمەلگا مسلمانەکان ئەزانێ بە ڕابەری دەوڵەتە مسلمانەکان ئەزانێ و پێی وایە شەرعێتی ئەوەیە کە دژایەتی ڕاستەخۆی ئیسرائیل بکە و ئەو هێزەی کە مەترسیە بۆ سەر ئاینەکە لە نێوی بەرێ. دوجار بیرمان نەچێت ئەمە بۆ خۆی ڕەنگە بە شێوەیەکی تر لێکدانەوەشی بۆ بکەین واتای ئەوە بگەینێ کە ئاین بەکارهێنرێ بۆ مەرامە سیاسیەکان
وەک چۆن جوەکانش باماشەوە ئێمە بینین تەنانەت لە ئەسرائیل کۆمەڵە دەنگی ناڕازی هەن کە با ئاین تێکەڵ ئێمە مەسایلانە نەکرێت کە مەسایلی سیاسین لەبەر پارێزراوی گیانی جوەکان لەسەر تا سەری ژیانە بەڵام وەکوتر ململانی ئێران ئیسرائیل ململانەیەکی درودرێژ بووە و دوجار بەرژەوەندی ئابوووریەکان بەرژەوەندیە ئابوووریەکان بە هیچ جوەرێک لە هیچ سەردەمێکە بەو شێوەیە نەکەوتونەتە مەترسیەوە تەنها ئەوەی کە هەبووە دژبەریە سیاسیەکان بووە بەڵام ئەوەی کە ئەمڕۆ ئەیبینین ئەوەیە کە بەڕاستی ئیسرائیل ئێستا درکی بەوە کردووە کە ئێران مەترسیەکی زۆر گەورەیە بۆ سەر هەژمونی ئیسرائیل لە ناوچەکەیە بۆی کە ئیسرائیل ببێتە زلهێزێکی گەورەی ناوچەکە و ئەو هەستا بە لە ناوبردننی بربەستەکانی بەردەمی تاوەکوەکە بە تۆوی ئەم بربەستانە کە کۆماری ئیسلامی ئێرانەوە ئێستا ئەوێ ئەو بربەستە گەورەیە لابەرێ لە بەردەمی خۆیدا باش مامەسا لە مێژوودا لە ڕابردووە هیچ وڵاتێکی دیکە هاوشێوەی ئێرانی ئێسەکە ڕکابەتی ئیسرائیلەکە هەبووە لە ناوچەکە بەتایبەت لە ناوڕاست ڕۆژڵاتی ناوڕاستدا شێبڕچی ئیسرائیل بکە سەلەنچەکی بەهێزیشی ململانێ باگراوندی دینیەکە بێ لە دیارە ئێمە لە ساڵانی شەستەکانە لە دوایەوەی کە قومیەکان دەسڵات دەگرنە دەست و پێشووتریش کە شەڕی عەرب ئیسرائیل هەڵگیرسا مصر چەند جارێەوە هەوڵەیدا سووریا چەند جارێەوە هەوڵەیدا عێراقیش دوجار لە سەردەمی سەدام حوسێن و لە سەردەمی هاتنی قومیەکان و بەعسیەکانە ئەو هەوڵەیدا بەڵام ئەم هەوڵانە سەریان نەگرت لەبەرچی سەریان نەگرت لەبەرەوە لە ناوخۆی نیشتمانی عەرەبیە لێکترازانێکی گەورە هەبوو لە ناوخۆی نیشتمانی عەرەبیە هێزێکی ئەوەندە گەورە نەبوو بتوانێت بە تەنها خۆی شەڕ لەگەڵ ئیسرائیل بکات بەڵام لە بەرامبەرە تۆ ئیسرائیل ئەبینی کە کۆمەڵێک زلهێزی جیهانی لە سەروی هەمویانەوە ئەمریکا بەریتانیا ئەڵمانیا ئەمانە پشگیری تەواوەتی ئەم قوارە سیاسیەن لە ناوچەکەیە و پێیان وایە کە مانەوەی ئیسرائیل مانەوەی بەرژەوەندەکان ئێمانە لە ناوچەکەیە و لە ناوچوونیشی لە ناوچوونی بەرژەوەندەکان ئێمانە بۆیە تاوەکو ێستا هیچ دەوڵەتێکی ئیسلامی نەیتوانیوە ڕاستەوخۆ شەڕ لەگەڵ ئیسرائیل بکات بەو شێوەیە کە بیڕوخێنێت هەرچەنە ئەو شعاراتانە و دروشمانە بە درێژایی مێژووی چەند سەدەی ڕابردوو چەندەی ڕابردووش بەرز کراوەتەوە هیچ کاتێلی پاشەکشیان نەکردووە بەڵام لە ئەرزی واقعانیان توانیوە پەلاماری بدەن چونکە زانیویانە پەلاماردانی بەواتای کۆتایەنان بەخۆی شاندێ و ئەچنە نێو جەنگێکی گەورەترەوە کە لە توانای ئەوانە نییە بەڕاستی باشە وەکتۆتت بە تێگەیشتنی توانی فاکتەرە بەهێزەکە زیاتر بەعدە دینیەکەیەتی وەک لە جانبە سیاسێکی ئێستا ئێران لە ژمارەیەک وڵاتی ناوچەکە مەسەرەن گروپی وەختۆڵی بەکارهاتوو بۆ بەرژەوەندی و مەرامی شەڕی بە وەکالەتەکە لە عێراقی ئەمەنە لە سووریای جارانی بوو لە ئەمە ئەتوانێت بیکەینێتە هاوپەیمانێتیکی تا ڕادێ نێودوڵەتی لە ڕۆژهڵاتی ناوڕاستە وەکو ئێران سەرمەشقی ئەو وڵاتانە بێت کە باگراوندی ئیسلامیانێ بیانێنێتە چوارچێوێ بشەڕەوە دژ بە ئیسرائیل کە ڕابەرایەتی جوولەکەکە لە ئێستا کاتێک کە سەیری دۆخی ڕۆژهڵاتی ناوڕاست ئەو دۆخە پەرتەوازەیەکین کە ڕۆژهڵاتی ناوڕاست و وڵاتەکانی پیاتێپەڕێ هیچ ئەگەرێکی وا لە ئارایە نییە ئەوەی کە هەیە ئێران کۆمەڵێک میلیشای چەکداری کۆمەڵی هێزی چەکداری گروپن توانای دەوڵەتداریان نییە ئەمانە لایەنگری ئێران و لەگەڵیان واتە کۆمەڵێک دەوڵەتیش کە لایەنگری ئێرانەکەن و پاڵپشتین دەوڵەتگەلێکن کە لە ڕووی جوگرافیەوە زۆر دوورن لەوە بۆ نمونە کۆریا کە بە هەزاران فەرسەغ لە ئێرانەوە دوورە و ناتوانێت بەشداری ئەم جەنگە بێ بە هەمان شێوە چین نایەوێت بەرژەوەندی ئابوووریەکانی خۆی لەگەڵ ئەمریکا و وڵاتانی ئەوروپایە بکاتە قوربانی ململانەیە لە پێناوی ئێرانە و ئەوەشی کە هەیە رووسیا ئێستا بە ئەگەرێکی زۆرەوە لە چاوەڕێی دەرفەتێکە تەنانەت لە کاتی ڕوخانی کۆماری ئیسلامی ئێرانە دەست بەسەر سنوورە ئاویە دەستکردەکانی ناوچەکەیە بگرێ و کۆمەڵێک ناوچە کە کاتی خۆی بە مافی خۆی ئەزانێت دەستی بەسەرا بگرێت لە ئازربایجان و چەند ناوچەیەکی تر بیگەڕێنێتەوە ژێر دەسڵاتی خۆی واتە لەم ناوچەیە کۆمەڵێک مەرامی سیاسی جیاواز بەریەکەکەون ئەم مەرامە سیاسیانە هیچیان لە بەرژەوەندی ئەویان نین کە ئێران بکاتە یەزێکی نێودەوڵەتی گەورە و ڕابەرایەتی ئەو یەزانی تر بک بۆ بەرەنگاربوونەوەی ئەمریکیەکان و لە بەرامبەریش ئیسرائیلیەکان دیارەکە ئەوەی کە ئیسرائیلیەکان و ئەمریکیەکانیش هەروە لە خۆڕا پەلاماری ئێرانیان نەدا لەمڕۆیە ئەوان لە پێشووترە ئەوانەی کە شەڕی بە وەکالەتیانە کرد لە نمونەی حزبوڵڵا لە نمونەی حوسیەکانی یەمەن لە نمونەی حەماس لە غەزە هەموویانیان تێکشکان و بەشارەسەد کە لە سووریا بووە ویشان تێکشکان و ئێستش ئەوانش کە لە ئێرانن لە عێراقن بە هەماشیەوە بە جۆرێک لە کپیەوە دانیشتون یعنی ناوێرن ڕاستەوخۆ دژایەتی ئەمریکا و ئیسرائیلەکان بکەن و بەشدار بن لە شەڕەکەیە کە بێگومان ئەگەر شەڕەکە وای لێبێت ئەبێتە شەڕی جیهانی سێم و بەرگەوتەی خراپیە بێ بۆ هەموو جیهان بەڕێز جواد خەلیل شارەزای مێژوو مامەسا زۆر سپاس بۆ زانێرەکان زۆر سپاس بۆ ئامادەبوون
بەردەوامە بین.